سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ گفتوگۆکردن و قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. لای هەمووتان ئاشکرایە بارودۆخی ناوچەکە بە گشتی عراق بە تایبەتی هەرێمی کوردستان بە تایبەتر بە بارودۆخێکی ناسەقام گیردا تێپەڕ دەبێت، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی ئەمنی، هەم لە ڕووی دارایی. ینی کۆمەڵا کێشەگەلێک کە بەرەوکی ناوچەکەی گرتووە کە لە نێویشاندا هەرێمی کوردستانیشی پێوە گرێ دراوە. بە قسەی چاودێران وەک دەوترێت دۆخی ناوچەکە دەکوڵێت و ڕۆژانە ڕوودا و پێشاتی چاوەڕوان نەکرا و دەبیستین و دەبینین. و هەرێمی کوردستان وەک ئەزمونێکی دموکراسی لە چوارچێوەی عراقی فدراڵدا بەداخەوە بەردەوام لەلایەن دراوسەکانیان هەندێک لە وڵاتانی دیکەوە دژایەتی کراوە بۆ لێدان لەو ئەزمونەوە بۆ تێکدانی و ئارامیە. لە هەمان کاتدا ئەو کێشە چەق بەستویانەی کە لە نێوان عراق و هەرێمی کوردستاندا هەندی سانە مەشکاریگەری نێگەتیڤی لەسەر ڕەوش و ژیان و گوزەران لەم هەرێمی کوردستانە دروست کردووە. وەک لای هەمووتان ئاشکرایەکە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا فەرمانڕەوایی دەکات و پارتە سیاسی سەرەکیەکانی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی گەورەیان لەسرە بۆ چاکردنی گوزەران و ژیانی خەڵک بۆ زیاتر سەقامگیرکردنی بارودۆخی ئەمنی و بارودۆخی ئاسایش لە هەرێمی کوردستان. دەمەوێت گفتوگویم بابەتە بکەم ئاخۆ دەبێت لەم سەروەختەدا لایەنە سیاسیەکان چۆن بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن و بەرژەوەندیە حیزبیەکانیان وەلا بنێن لەسەر خاڵە هاوبەشەکان سەبارەت بە ژیان و گوزەرانی خەڵک و ئایندەی هەرێمی کوردستان کۆک بن. لەگەڵ بەڕێز بێستون ساوراوی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵما. کاک بێستون بەخێربەی سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. هەرێمی کوردستان هیچ کات هێندەی ئێستا ڕەنگە بارودۆخەکەی ناسەقامگیر نەبوو بێت، نەک بە تەنها لە ڕوویەکەوە بەڵکو لە چەند ڕوویەکەوە، هەر لە ئەمنی و دارایی و هەتا بابەتەکانی دیکەش. خەڵک چاوی لەو لایەنە سیاسیانەیە کە فەرمانڕەوایی لە هەرێمی کوردستاندا دەکەن لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستاندا. دەکرێت پێم بڵێ ینی ئێستا لەم سەروەختەدا هەموو لایەنە سیاسیەکان بەگشتی لە بەردەم چ بەرپرسیارەتیەکدان؟ بەڵێ ئەم کاتتان باش و سپاس کاک سەرتیب. بەخێر بێت. ئێمە لە باسی پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە ئەبێ هەمیشە ئەومان لەبەر چاو بێ کە هەرێکە لەو حیزبانە کەم یا زۆر نوێنەرایەتی بەشێک لە جەماوەری خەڵکی کوردستانەکەن. یعنی کاتێک کە باسی حیزب ئەکرێ بیر و بۆچوونێکی تۆزێک هەڵەی جیاواز هەیە دەربارەی مەسائلی حیزب و حیزبایەتی وانە. یعنی هەندێک جار ڕخنەگرەکان کە باز لە حیزبەکەن وا باز دەکەن کە حیزب چوارچێوەیەکی دیاریکراوی زۆر محەدەدە، یعنی زۆر کەمە لە چەند ئەندامێک و لە چەند بنکەیەک و چەند کەوادرێک تر لەوێ کۆتایی دێ. ئەمە هەڵەیە بۆ لەبەر ئەوەی حیزبەکان لە کوردستانە هەمویان هەر یەکە و لای خۆیەوە نوێنەرایەتی بنکەیەکی جەماوەری دەکات بێجگە لە نوێنەرایەتیکردنی بنکە حیزبەکەی خۆی. بۆیە هەمیشە دەبێت ئەمە ئاگەمان لە ئەوە بێ کە یەکگرتووی حیزبەکان ئەبێتە یەکگرتووی جەماوەریش، ینی ئەبێتە هۆی یەکگرتووی ڕیزەکانی گەل و هەموو جۆرە ناکۆکێک لە بینی حیزبەکانە لە هەرێمی کوردستانە دووبارە ڕەنگەداتەوە لەسەر خەڵک لەسەر جەماوەری خەڵکی کوردستان لە ڕێگەی ئەندامەکانی حیزبەکان و کادرەکانی حیزبەکانەوە. ئەمە کێشەیەکی گەورەیە لەبەرەوە ئێمە ئەبێ ئەوەمان دائیمەن لە بەرچاو بێ کە باشکردنی وەزعی هەرێمی کوردستان بەوە دەبێت کە ئەو ڕێگایانە چین کە دەمانباتەوە بۆ یەکگرتووی میلی، بۆ یەکگرتووی ڕیزەکانی خەڵکی کوردستان، ئەو ڕێگایانە چین بە تەئکید ڕێگایەکان لە چوارچێوەی سیاسەتی حیزبەکانەوە ئەبێ و کەواتە واجبێکی ئەخلاقی لەسەر شانی هەموو حیزبەکانی کوردستانە کە جەماوەرەکان بەرەو ئەوە بەرن، بەرەو یەکڕیزی بەرن، بەرەو برایەتی بەرن و چیتر باسکردن لەوەی کە حیزبێک لە حیزبەکان کاریگەریەکی خراپی هەیە ئەبێ ئەویان وەدەرنرێ، ئەبێ ئەمیان هەر خۆی دەسەڵاتداری یەکەم بێ. ئەمە من پێم وایە ئەم جۆرە بیرکردنەوەانە زیان بە یەکگرتووی خەڵکی کوردستانە گەیەن. باشە. ئەوەی کە دەگوزارێت ئێستا لە هەرێمی کوردستاندا ینی زادەی کۆمەڵە کێشەی کەڵەکە بووە کە لە ماوەکانی ڕابردوودا لایەنە سیاسیەکان ڕەنگە وەک پێویست نیان ویستە بەیان نەیانتوانی بێ بگەنە ئەنجام لەسەری. پێت وایە ئەو گرێچۆرانی کە هەیە ئێستا لە هەموو ئەو ئاستانەدا لە ڕووی سیاسی دارایی کۆمەڵایەتی چوزانم هەموو بوارەکانی دیکانی ئەو گرێچۆرانە بە ئاسانی دەکرێنەوە؟ کاک سەرتیب ئەو گرێچۆرانە بە ئاسانی ناکرێنەوە لەبەر ئەوەی گرێچۆرەکان بەداخەوە بە شێوازێک ئەو گرێیانە دروستکراون کە
کۆمەڵێک ناواخن یان کۆمەڵێک پاڵنەری زۆر خراپ هەبوو لە پشتی هەندێک لەو گریانەوە. من نامەوێت باسی حیزبێکی دیاریکراو بکەم بڵێم فلان حیزب زۆر باشەوە باسی حیزبێکی تر بکەم بە خراپی، بەڵکو ئێمە لە چوارچێوەیەکی عمومیدا باسی شتەکان دەکەین. ئەو گرێکوێرکانەی کە ئێستا هەن و تاکو ئێستا دروست بوون تەنها بە نیەتی باش ئەکرێنەوە، تەنها بۆ شێوازە ئەکرێنەوە کە ئەوانەی کە بوون بە مسەبیبی دروستکردنی ئەو گرێکوێرکانە بزانن کە خۆیان هۆکاری ئەو گرێکوێرن، نەوەکو با بڵین تاوان و خەتاکە بدەن بە ملی حیزبێکی ترایە بە ملی سیاسەتێکی ترە بە ملی لایەنێکی ترە، بەڵکو اعترافکردن بە هەڵا خۆی لە خۆیدا یەکێک لە فەزیلەتەکانە کە لە دینەکانیشدا باس کراوە. خوای گەورە لەگەڵ ئەوەدا کە ئینسانەکان کاتێکە باس لە هەڵی خۆیان دەکەن دیارە نیەتی چاکبوونیان هەیە. لەبەرەوە تۆ ئەگەر بتەوێت نیەتی چاکبوون لە دەرونی خۆتا دروستکەی ئەبێ اعتراف بە هەڵە بکەی. ینی حیزبەکان بەم نەوعن ئەوانی کە بوونەتە هۆی دروستکردنی گرێکوێرکەکان و بوونەتە هۆی ئەوەی کە مەسیرەت یا بڵین کاروانی سیاسی و کاروانی ئیداری حکومداریش لە هەرێمی کوردستانە چاق ببەستێ و لە شوێنێکی دیاریکراوە ڕابوەستێ نەتوانێت بە شێوازێکی زۆر باش بچێتە پێشەوە، ژیانی خەڵک بەرەو خراپ ببە و گەشەپێدانی ئابووری، گەشەپێدانی کۆمەڵایەتی، گەشەپێدانی سیاسی و ئیداری و گەشەپێدانی زانستی هەموو بوارەکانیانی لە شوێنێکا وەستاوە. ئەمە هۆکارەکەی ئەو گرێکوێرکانەیە. ئەگەر ئەو گرێکوێرکانە بکرێنەوە من پێم وایە بێ ئەو کاتە خەتەر ڕاستەکە دروست ئەبێ. یعنی تۆ وەرە بیر لەوە بکەرەوە ئەو پەتەی کە هەر ئەتیادی ئەگەر تەماشای بکەین بهێن سەر شتێک بە بەرجەستەیی تەماشایکەین، ئەنی ئەو گریانەی کە لە پەتێک دراوە لە پەتێکی قایمیش دراوە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئەو پەتە ببێتە پەتێکی مستەقیم، یعنی بێتە پەتێکی ڕێک و ڕاست کە بتوانانی ئیسفادەی لێ بکەیت. بۆیە سیاسەتی ژوایە، سیاسەتیش ئەو پەتەیە. یعنی دائیمەن سیاسەتکردن و ئیدارەدانی وڵات پێویستی بە ئەوە دەبێت کە خەمخۆرەکانی وڵات ئەوانەی کە سیاسەت دەکەن بەتەکیدەوەش لەسەر و هەموو ئەو کاروبارە سیاسی و ئیداریانەوە حیزبەکانن و سیاسەتی حیزبەکانە ئەبێ بەرەو ئەوە بڕوا ئەو گرێکوێرانە بکرێنەوە هەر کەسە بەپی مەسئولیەتەکەی خۆی. خۆ لەوانەیە وەکو عەرزم کردی هەرێکێک لەو حیزبانە لە هەرێمی کوردستانە ئەگەر باس بێتە پێشەوە خۆی بە مەسئول نەزانێت لە دروستکردنی ئەو گرێکوێرانە، بەڵام لە هەمان کاتیشا قیاسات هەیە، معایر هەیە کە ئەو قیاسات و معیارانە خەتای پێ ئەپێورێ، ئەنی خەتاکانی پێ ئەپێورێ. تۆ ئەتوانی مەسەن هەرێکە لەو حیزبانە بەو پێوانەی بکەی داخۆ کامیان مەسئولە لەو گرێکوێرانە و تا چ ڕادێک نسبەتی خەتایەکەی لە دروستکردنی گرێکوێرکەکانە چۆنە و چەنە. لەبەر ئەو لەمەوە بۆ ماڕوون بێتەوە کە هەموو حیزبەکان وەکو یەک خەتابار نین لە گرێکوێرکەکانە لە دروستکردنی گرێکوێرکەکانە و هەیە هەر خەتای لەوانەیە نەبێ، یا هەیە خەتای کەمە و هەیە خەتای زۆرترە. ئەوانەی کە خەتاکەیان زۆرترە لە دروستکردنی کێشەکان و لە دروستکردنی ئەو نامۆیە ئێستا کە لە ناو خەڵکی کوردستانە بەڕاستی جۆرێک لە نامۆیی، جۆرێک لە غوربەت و غەریبی بۆ ئینسانی کورد لە هەرێمی کوردستانە دروست بووە کە ئینسان خۆی بە غەریب بەزانێت لە وڵاتەکەی خۆیان. خۆ ئەوە لە نەتیجەی چێ؟ لە نەتیجەی سیاسەتێکی ناڕاستە لە ئیدارەدانی وڵاتەکە و مشهور نەخواردنی چارەسەرکردنی کێشەکان. باش کاکە بێستنۆک سەرەتاش باسم کردیانی هیچ کاتێندە ئێستا ڕەنگە بارودۆخەکە خراپ نەبوو بێ و تازەترین پێشات دەبینیت کە لە چەند ڕۆژی ڕابردووە بردومانە موشکی شاری هەولێر لەلایەک تورکیا بە فڕۆکە بردومانی چیا و گوندەکان دەکات، کەمتر لە چەند کاتژمێرێکە لە دەوروبەری ئامێدی گوندێکی بردومان کورە، لەلایەکی دیکە ئێران لە ناو جەرگەی شاری هەولێر لە ماڵێک دەدات و هەرێمی کوردستان ئەنی کەوتۆتە بەردەم واقعێکی تاڵ کە بەڕاستی دەبێت ینی کارێک بکا لەوەی کە هەرچی هەستا نەتوانێت سەروەریەکەی ببەزێنێت کە ئەمە ڕەنگە لە ڕووی دەستورەوە ئەرکی حکوومەتی عراقی بێ، بەڵام بە قسەی چاودێران ینی ئەو بۆشاییە ئەمنیان ئەو بۆشایی کە دروست بۆ دەرفەتدەدا بە دەوڵەتان بۆی ئەم جۆرە کارە بکەن خودی لایەنەکانن لە هەرێمی کوردستان ئەم دەرفەتیان ڕخساندووە. دەمەوانی ببەستمەوە بە قسەکانی کۆتایی دەوانی کێ کەم تەرخەمە لەوەی کە ڕێگادات ئەم جۆرە لە هێرشان ڕوو بدات لە هەرێمی کوردستان؟ بەداخەوە کاک سەرتی لە هەرێمی کوردستانە ئێستا کوردستان بۆ بە حەقلی خۆتاقیکردنەوەی وڵاتەکانی دەوروبەرمان، یعنی ئەوەش من پێم وایە بێ هۆکاری خۆی هەیە، یعنی
لەوانەیە بەڕێوەبردننی وڵاتەکە بەڕێوەبردننی هەرێمی کوردستان شێوازی بەڕێوەبردنەکە کاریگەری هەبوو بێ بۆ دروستکردنی ئەو درز و دەلاقانە کە دەوڵەتەکانی دەوروبەر بێن ئێمە بکەن بە حەقلی تەجروبە لە هەموو ڕوویەکەوە. یعنی بۆ ئەوەی بزانن جۆرەکانی موشک چۆن بە ئێمە دەگات بە چ شێوازێک قیاسی چۆن ئەبێ، قوتی موشکەکانیان چۆنەوە، قوتی درۆنەکانیان چۆنە، قوتی کوشتنی خەڵکو و دیقەتی کوشتنی خەڵک یەکێک لە ناو هەزاران کەسا کە ئەکوژن بە دیقەتەوە. ینی ئەمانە من پێم وابێ بۆ بە تاقیکردنەوە بۆ ئەسلحەکانی خۆیان. ئەمە بۆچی پێشتر ئەمە نەبوو، یعنی ماوەکانی پێشووتر فترەکانی پێشووتر چەندین ساڵ لەمەوبەر ئەوە نەبوو، بەڵکو چەند فترەیەکی باش هەبوو کە ئەم هەرێمی کوردستانە ئەتوانین بڵین فترەی بوژانەوەشی بوو بە تایبەتی ساڵەکانی لە 2000 ئەتوانم بڵێم 5-6 بەدواوە فترەی بوژانەوەی هەرێمی کوردستان بوو تا ساڵی تا ئەخیری ساڵی 2013. یعنی لە ساڵی 2014ەوە وردە کێشەکان دەستیان پێکرد لە هەرێمی کوردستان. ئەو کێشانە سەریان گەیشت بەو حاڵەتی کە ئێستا ئێمە ئەیبینین بە بەرچاوی خۆمانەوە کە وڵاتەکەمان بۆتە شوێنی وەکو عەرزم کردی تاقیکردنەوە و خۆ تاقیکردنەوەی وڵاتەکانی دەوروبەرمان. عێراقیش ئەو قوتەی نیە ئێستا مەسەلەن ئەگینە هەر وڵاتێکی تر بۆ نمونە تۆ تەماشاکە ئەو وڵاتانەی کە دەست درێژی دەکرێتە سەریان لایەن وڵاتێکی جیرانەوە بۆنە هەر بەرمونەوە نێوان پاکستان و ئێران، ینی ئێران هێرشی کرد پاکستان بە دوو هێندە وەڵام، یعنی بە پەلە یەکسەر وەڵام ئەدرێتەوە. بەڵام ترسناکێکە لەوەیە ئەنی بەڵام عێراق ناتوانێت شانازی دەکابەوەی کە هێرشەی ئەنجام داوە. لە سەرزاری وتەبێژی حکوومەتی بازەوە کرا کە ئەوە جێگەی سەر سوڕمانە، چۆن دەکرێت شانازی بە کارێکی لەو شێوەیەوە بکەیت؟ واللهی ئەوان دەکەوێتە سەر شێوازی مامەڵەکردنی سیاسیانەی ئەو وڵاتانە بەرامبەر بە عێراقیش و بەرامبەر بە هەرێمی کوردستانیش. دوای ئەوە شتەکە من پێم وابێ هەرتەنها خۆتاقیکردنەوەی چەکیش نییە وەکو ئاماژەمان پێدا، بەڵکو خۆتاقیکردنەوەیەکی تر و خۆدەرخستنێکی ترە بۆ زانینی ڕەتفعلی دەوروبەریش. ینی مەسەلەن هەرێمی کوردستان یان عێراق خۆ دەزانی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسی سەدامیەوە وڵاتانێکی تری دنیا هاتوونەتە ناو ئەم وڵات و هاتوونەتە ناو عێراقەوە و جۆرێک لە هەیمەنە و کۆنتترۆلیان هەیە بەسەر عێراقەوە. ئەوەش یەکێکە لە با بڵین لە عاملەکان، یەکێکە لە فاکتەرەکان کە داخلی ئەم کێشانە ئەبێ. لەوانەیە بەشێک لەو خۆنواندنانە بریتی بە لە تاقیکردنەوە یان لە هەست ڕاگرتن، ئەوەی کە عەرەب پێ دەوترێت جەست نەبس، ینی هەست ڕاگرتن لەوەی کە بزانن ئەگەر لە حاڵەتێکە شتێکی وا بەرامبەر بە هەرێمی کوردستان بکرێ بێجگەلەوەی کە دەزان عێراق توانای وەڵامدانەوەی نییە لە هەندێک قسە زیاتر و لە تەندید زیاتر. بەڵام ئەوەی کە وەڵام ینی ئەکرێ وەڵامدانەوەیەکی فعلی هەبێ بریتێ لە وڵاتانی کە هەرێمی کوردستانە پارێزن و عێراقیش تاکو ئێستا پارێزن و قواتی خۆیانیان تیایدا هەیە. من پێم وایە بێت جۆرێکە لە تاقیکردنەوە بۆ ئەوانش، ینی هەروەها هەست ڕاگرتن لە ئەوانی بزان چه وەڵامێکیان دەبێت. بەڵام لە چوارچەوەی هەموو ئەم باسانە ئێمە دەگەین بە نەتیجەیەکی تر کە ئەوش ئەوەیە هەرێمی کوردستان و لە ناو عێراق عێراقیش بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی جێگە چاوتێبڕینن هەردووکیان. یعنی لە هەموو لایەکەوە چاو بڕێنراوەتە هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراقیش بەگشتی. ئەم چاوتێبڕینە کۆمەڵێک مەرامی تری، ینی کۆمەڵێک مەرامی لە ژێربەژێری بە دەورەوەیە و لەگەڵ یاتی مەرامەکانیش هەندێکی مەرامی ئابوووریە، هەندێکی مەرامی هەیمەنەی سیاسیە، هەندێکی مەرامی عقائیدیە. یعنی ئەمانە لەگەڵ کۆمەڵێک مەرامی تر کە عیلاقەدارە بە نیازە مێژوویەکانی هەندێک لە وڵاتانێکە لە دەوروبەری ئێمە هەن لەوانەیە هەرێکی لە وڵاتانە ئەم وڵاتەی ئێمە ئەم هەرێمی کوردستانە یان مەسەلەن عێراقیش بە شێوازێکی یا لە دیدگایەکی مێژوویەوە تەماشای بکە کە زمانێک ئەم عێراقە سەر بەکوێ بوو ئەم هەرێمی کوردستانە پارچە سەر بەکوێ بۆ یا کوردستان بەعام چۆن بۆ سەر ئەمە ئەم دیدگا مێژوویانەش هەندێک جار زیندووەکرێنەوە لە خەیاڵاتی بەتایبەتی وڵاتەکانی دەوروبەر. ئەمە دیسانەوە ئێمە ئەتوانین بگەینە نەتیجەی ئەوەی کە بەڕێوەبردننی ئەم وڵاتە و سیاسەتی ئیداری ئەم وڵاتە پێویستی بە پێداچوونەوە هەیە. ئەم هەرێمی کوردستانە پێویستی بە مراجعە هەیە، پێویست بە ئەوە دەکات کە حل بدۆزرێتەوە بۆ ئەو چاوتێبڕینانەی کە هەیە
من پێم وابێ لە دنیادا علومی علاقاتی سیاسی و علاقاتی نێودەوڵەتی کە هەیە وەکو علم دەخوێندرێت بە خۆڕایینێک دەخوێندرێت یعنی پێویستە هەرێمی کوردستان شارەزایی هەبێت لە علمی پارێزگاریکردن لە علاقاتی هەر سیر بکەی لەوانەیە حکوومەت ئێرەم دایان ڕاوێژکاری سیاسی و دیپلۆماسی هەبێ ینی بۆچی نابێت پێشبینیان هەبێت بۆ ئەم ڕووداوانە من پێم وابێ ینی بەدوای بەهێسترین پەرچەکردار لەم چەند ڕۆژەوەی کە دەوترێت بایکۆتی کاڵای ئێرانی بکەنانی ئێمە خۆچ کاریگەرێک دروست ئەمە من پێم وابێ حل نییە ئەمە تەنها ڕەتفعلێکی ئینفعالیە یعنی تۆ ئەگەر وابێ بەدیلت ینی خۆ دەزانیمە لە ڕووی کەرتی پیشەسازیەوە ڕەنگە زەرەر ئەدا زەرەر لە هەرێمی کوردستانەدا لەبەر ئەوی تۆ بە هەزاران ڕەگوڕیشە عیلاقاتێکی اقتصادی و بازرگانیت لەگەڵ ئێران هەیە لەگەڵ تورکیا هەتە لەگەڵ ئوردون هەتە لەگەڵ مەسەن دەوڵەتانی خلیج لەگەڵ عەرەبستانی سعودی هەتە لەگەڵ گەلەوە تۆ خاکی ئێران وەک ترانزیت بەکاردێنی بەڵام لە زۆر ڕۆ تۆ پێویستت بە ئێران هەیە و پێویستت بە تورکیاش ینی لە هەموو حاڵەتێکە تۆ ئەبێ هەر کاتێک هەڵوێستێک گەنوێنی یا قسەیەکیژەکە یا تەسریحێکیژە دەی حساب بۆ تەسریحەکەی خۆت بکەی بەس ئێستا من تۆ لێرە کە دانیشتوین لە دەستگایەکی گرنگی میدیایی کە یەکێکە لەو دەستگانە بالمناسبە بیرم هاتووە با پیرۆزبایش دوو هەرچەند لە فەیسبووکی خۆما پیرۆزباییم کردووە بۆەوەی کە کورسات خەڵاتی باشترین VOD وەرگرتووە وەنیە ئەو خەڵاتێکی زۆر گرنگە یەکێکە لەو خەڵاتانی کە ئەدرێ بە ڤیدیۆ داخوازی لەسەر کراوەکان یعنی خۆی هەر VODش کورتکراوەی ئەوەیە ڤیدیۆ ئۆف دیماند یعنی کە میلەت یا خەڵکانێکی زۆر چاوی لێ ئەەکەن تەماشای ئەەکەن پێویستیان پێێتی من پیرۆزبایەکی گەرم دووبارە لە هەموو کەنالەکە لە هەموو دەستگاکە لە هەموو ئەو بەڕێزانە ئەەکەم بە بێناوهێنان بۆیە ئێمە لێر لەم دەستگایەوە کە قساکەین لەم شوێنەوە کە قساکەین حساب لەسە قسەکانەکرێن حساب لەسە قسەکانمانەکرێت لەوانەیە لە هەندێک دام و دەستگاوە قسەکانی من و تۆ تەرجمە کرێتەوە بکرێتەوە بۆ زمانانەی کە بزانن داخۆ ینی کەسێک دێت دادەنیشێ لێرە لەسەر ئەم مێزە قسە دەکات لە خۆی قسە ناکە بێسەبەب قسە ناکە ئێمە ئەبێ ئاگامان لە ئەوە بێ ینی ئەبێ ئاگامان لە دەمی خۆمان بێ ئاگامان لە قسەکردنی خۆمان بێ ئاگامان لە شێوازی دەربڕینەکانمان بێ ئەمە زۆر گرنگە و لە هەمان کاتیشا لەسەر ئەرزی واقعش ئەبێ ئاگامان لە موقیفەکانمان بێ یعنی ئێمە مرۆکو عەرزم کردی لێرە لەم وڵاتی خۆمانە بەداخەوە تۆ پرسیارێکت کردەوەی کە ئایا ئەم هەموو شارەزانی و دەوڵەتیانەمان هەیە شارەزا لە علومی نێودەوڵەتی بەڵام ئیسفادەیان لێ ناکرێت سوودیان لێوە ناگیرێت ئەی چەند ئیسفادە لە اقتصادیەکان لە کەسە زانستخوازە ئابووری ناسەکان وەرگیرا بۆ داڕشتنی سیاسەتێکی باشی ئابووری لە هەرێمی کوردستانە خۆی سیاسەتی عامی ئابووری هی هەر وڵاتێک لە وڵاتەکانی دنیا هەر حکومەتێک لە حکومەتەکانی دنیا ئابووری ناسەکان دای ئەڕێژن شارەزا و خەبیرەکانی ئابووری دای ئەڕێژن من نازانم تاکو ئێستا نەمبینی کۆنفرانسێکی بە قووەتی وا بکرێ هەندێک حاڵەت هەیە هەندێک حاڵەتی کەم مەسەلەن هەندێک دیدگا هەیە هەندێک مەسەلەن دیدار هەیە کە دروست ئەکرێ بۆ ئابووری ناسەکان بەڵام نەمبینی کۆنفرانسێکی وا بکرێت کە بۆ وەرگرتنی ڕێی ئابووری ناسەکان بێت تاکو حکوومەتی هەرێمی کوردستان اعتماد بکاتە سەر ئەو پێشنیار و ڕێی و تەقاریرانە ئەو بەحوسانی کە لەو کۆنفرانسانەدا پێشکەشەکرێ لەبەر ئەوە من پێم وابێ حکوومەتی هەرێمی کوردستان هەتاکو ئەم دەقیقەیەش ئەو شێوازی بەڕێوەبردنەی کە ئێستا بەڕێوە ئەبردرێ و بڕیاردەری یەکەم چۆنە لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێویست بە مراجعکردنی سیاسەتەکان هەیە و پێویست بە ئەوە دەکات گوێ لە خەڵک ڕابگرن پێویست بە ئەوە دەکات هەر قسەیەکەکەن تەسریح زۆر گرنگە وەکو من ئێستا عەرزم کردی هەر تەسریحەکە ئیدەی ئەبێ حسابی لەسەر بکەی پێدوانە بێ کە تۆ قسەیەکەکەی و بەجێ هێڵی ئیتر کەس لی ناپرسێتەوە وان نییە یعنی هەر تەسریحەکە ئەدرێ هەر مەسئولێک کە تەسریحەدا هەر کادرێک هەر مامۆستایەکی زانکۆ هەر ڕۆژنامەوانێکیش کە تەسریحەکەدا ئەبێ بە مەسئولیەتی ئەمنی قەومیەوە ئەو تەسریح بدە یعنی ئاگای لە ئەوە بێ هەر ڕۆژنامەوانێکی خۆشمان هەر ڕۆژنامەیەک و هەر دام و دەستگایەکی ڕاگەاندنیش ئەبێ وریابن ئەجینە هەندێک لە دام و دەستگاکان بەداخەوە ئەگەر ئێمە بڕۆین تۆزێک پەلباوێژین بۆ قسەکردن لەسەر ئەوەشار هەندێک لە دام و دەستگای ڕاگەاندن و میدیا و سوشەل میدیای خۆمانمان هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەڵم خۆمان مەمەستمی کووردە هەیە ئەبن بە وەسیلەیەکی بەبێ ئەوی بەخۆیان بزانن ئەبن بە مەزدەرێکی کۆکردنەوەی زانیاری کە لەوانەیە هەندێک وڵاتی لە ڕێگەی دام و دەستگا زانیاریەکانیان هەواڵگریەکانیان دەیان پارە خەرجکەن بۆ وەرگرتنی زانیارێکی لەو بابەتانە بەڵام دێ هەندێک لە دام و دەستگا ڕاگەیانەکانی
کوردستان لە هەرێمی کوردستانە ئەو معلوماتانە ئەدەن کە نازانن پارێزگاریکردن لە ئەمنی قەومی بە تایبەتی لە ڕووی ئەعلامیەوە زۆر گرنگە. ئێمە لە ڕووی ئەعلامیەوە چی ئەکەین؟ ئەمانە زۆر ئێمە من وەکو عەرزم کردی باسکردن لە هەر مووقیفێک وەگەوەیە کە مناڵێک ئەو کەسێک کە قسەکەکە مناڵێک بەجێ هێڵێ ئەو مناڵە نامرێ بە زیندوی ئەمێنێتەوە حسابی لەسەرەکرێ. ئەوانەی کە دێن قسەکەن سەیری هەر سەیری ئەو کەسە ناکەن کە قسەکەی کردووە، سەیری ئەو مناڵە ئەکەن کە لە نەتیجەی ئەو قسەیە پێیا بێ بە دوای ئەکەون و حسابی لەسەرەکەن. بۆیە ئەمە پارێزگاریکردن لە سیاسەتی اقتصادی هەرێمی کوردستان زۆر گرنگە و پارێزگاریکردن لە سیاسەتێکی ڕاست و دروست لە هەمان کاتا بۆ ئەوەی تۆ دوژمن زۆر نەکەی بۆ خۆت زۆر گرنگە. جا ئێمە ئەم حاڵەتە هەندێک جار بەداخەوە نەک هەر بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە تورکیا ئەکرێ بەڵکو عیلاقەدار بە عێراقیش ئەوە ئەکرێ. کاکە خۆ عێراقیش ڕاستە توانەکانی وەکو جاران نییە، بەڵام لە هەمان کاتە ئێمە لە چوارچێوەی عێراقین و بەپێی دەستوری عێراقی بەغدا پایتەختی هەموو عێراق ئێمەش ینی پایتەختی مرکزی هەرێمی کوردستانیش ئێمە ئەبێ ئەومان لەبیر بێ کە هەولێر پایتەختێکی منطقەیە، پایتەختێکی دەڤەریە هی خۆمان لە هەمان کاتە ئەکرێتەوە لە هەندێک حتا لە هەرێمی کوردستانە چەند شوێنێکی تریش بکەیتەوە بە پایتەخت ئەبێت، بەڵام تۆ پایتەختەکەی ترت کە بڕیاری کۆتایی لەسەر تۆ ئەدرێ لە بەغاوەیە ئەی کەواتە ئەگەروانیە ئێمە بۆچی پەلەمانە لەوەی کە ئەندامانی پەرلەمانێکی زۆرمان دەرچێت بۆ پەرلەمانی عێراق، ئەی بۆچی پەلەمانە لەوەی کە چەندین وەزیرمان هەبێت لە کابینەی وەزارەتەکانی حکوومەتی عراقیدا لە بەغدا. ینی ئەمە کەواتە ئێمە ئەبێ ئەوەشمان لەبیر بێ کە کاتێک کە قسە ئەکەین بەرامبەر بە عێراقیش کە قسە ئەکەین ئەبێ قسەکانمان بەو شێوازە بێ کە لە عێراقیشە ئیسارەی هەندێک نەزعە و کەڵکەڵەی خراپ بەرامبەر بە کورد نەکەین، ڕقیان هەڵبسێنین یان هەندێک بەڕاستی هەندێک کەڵکەڵەی خەوتوو هەیە بەداخەوە لە عێراق توانین بڵین لە شوێنە جێناکۆکەکانەوە یا بڵین منتیقە کوردستانیەکانەوە بیگرە بۆ ناوەڕاستی عێراق و بۆ جنوبی عێراقیش و بۆ شەرق و غەربی عێراقیش هەندێک کەڵکەڵە هەیە ئەبێ زیندوی نەکەینەوە. ئێمە ئەبێ وریابین ئەم کەڵکەڵانە کەڵکەڵەی دژایەتیکردنی کورد، کەڵکەڵەی شۆڤێنیزم، ئەمانە ئەبێ زیندوی نەکەینەوە بە تەسریحێک تۆ زیندویەکەیتەوە بە تەسریحێکی خراپ مەسئولێکی گەورەی ئەم کوردستانە تەسریحێکی خراپدا ئیسارەی ئەوە ئەەکەیتەوە ئەی وروژێنیتەوە. لەبەر ئەوە من پێما بێ سیاستکردن زیرەکی ئەوێ توانەداری ئەوێ لیاقەی ئەوێ بە تایبەتی ئیداری وڵات زۆر گرنگە کە پیاوی خۆی دەوێت. کاک بێستونانی پێت وانە لەسەر ئەو بابەتی گرەی کوێرە و کێشەکەڵەکە بوانی کە باسمان کریانی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەبێ جیاوازیانی گیرۆدە بە غڕورێکی سیاسی بوو بێتندەوەی کە هیچ لایەنێک بۆ لایەنێکی دیکە ڕەنگە سازش نەکا لەسەر ئەو بەرژەوەندیە حیزبیانەی کە هەیەی خۆ ئەگەری جوانیە بۆچی ینی لێرە لێ جۆمان لێ دەبێت کە دەوترێت فڵان لایەنی سیاسیانی دەیەوێت حساب بۆ ڕابردوو بۆ مێژوەکەی بکرێت نەک حساب بۆ پێگەکەی بکرێت لە ئێستادا و لەگەڵ هەموو ئەوانشدا ئەوەی کە دەوتریانی خەڵ دەبێت کەسێکە بێت بۆی ڕۆڵی سەرکردەیەک بجێڕێت بۆ کۆکردنەوەی سەرجەم لایەنەکە بۆی لە سەرمێزی گفتوگۆ خاڵە ناکۆکەکان گەنگە شەبکەن بەیەکەوە چونکە دیمەنی لەم شێوێت بەڕاستی زۆر دەمێت کە نامۆیە نەمان بینیوایی نازانم ڕەنگە جەنابەت وەرتر بزانین زۆر لە مێژە لایەنە سیاسیەکان پێکەوە لە سەرمێزێکی گفتوگۆ دانەنیشتوون. بەڵێ ینی بەڕاستی پێت وایە ئەم غڕورە سیاسی هەبێ؟ من قسەیەکەکەم هیوادارم بە بێلایانی بۆم حساب کرێ، بەڵام هەرچی بڵێم هەر بە لاهەنداری و بە تەرەفداری بۆم حساب بکرێ. من بە حکمی ئەوەی کە ئەندامی یەکێتی نیشتمانی کوردستانم و کادری یەکێتی نیشتمانی کوردستانم من شاهیدی بۆ یەکێتی نیشتمانی کوردستانە دەم لە زمانی بەڕێزمام جەلالەوە هەتاکو ئێستای کاک بافڵیش کە سەرۆکایەتی یەکێتی نیشتمانی کوردستانەکە لە ئەو غرورە شکێنراوە لە لای بەڕێزمام جەلالەوە. بەڕێزمام جەلال خۆی چەندین جار یعنی ئەوەی کە بەڕێزمام جەلال کردی ئیتیفاقی ئەوەی کە لە ئەمریکا کۆتایی بەشەڕ هێنرا و مادلین ئۆلبرایت بوو بە سەرپەرشتیاری ئەو کاتە وەزیری خارجیی ئەمریکا بوو بە سەرپەرشتیاری ڕێخستنەکەی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. ئەوە
من شاهیدم کە دەست پێشخەری یەکەم هی بەڕێز مام جەلال بوو بۆ چارەسەری ئەوە. لە دوای ئەوەش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە دەست پێشخەری کردووە، ئەوەندە نەفسی خۆی شکاندووە لە پێناوی یەک ریزی خەڵکی کوردستانە کە خەڵک لێی لێمان دەکرد، خەڵک لێی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرد دەیانگوت یەکجار خۆتانەوە وانەرم مەکەن. حتا لە دوای بەڕێز مام جەلالیش و لە دوای کۆنگرەی چواریشەوە کە من بۆ خۆم شاهید حاڵ بووم و لەوێدا ئەندامی سەرکردایەتی بووم، شاهدی ئەوەم کە چەندین جار کاک بافەڵ چی کردووە، چەند محاولاتی کردو هاتوۆتەوە باسی کردووە، تێگەیشتین لەوەی کە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان مقصیر نین. بەڵام ئیتر هەر لایەنێکی تریش ئێوە دیفاع لە خۆی بکە بە ئەوە مەیدانەکە هەیە و دیفاع لە خۆی بکە. بانی لەسەر بەرهەمنای قسەکانە لەوەی کە دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشانی وەک جۆرێک لە وەسیلەی چارەسەر و خەیر هەوڵی داوە بچێتە پێشەوە لە بابەتەکان، ئیستیجابی لایەنەکانی دیکە چۆن بۆ لەم ڕۆ؟ ئەی بینی ئێمە بیدایەت هەر جەنابەت پرسیاری گرێکوێرکەکانت کرد، ئەتوانی دووبارە بینەوە سەر ئەوەی کە ئەو گرێکوێرکانە کە دروست بوون. ئێمە باسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین ئەڵێن ئەوە هەموو مبادرەکان و دەست پێشخەریەکانێتی کە کردوێتی لە بەڕێز مام جەلالەوە هەتاکو و کاک بافڵ ئەمە وازحە. لێرەوە تۆ ئەتوانی ئەو هەڵبسەنگێنی ئایا ئێمە بەشدارین لە دروستکردنی ئەم گرێکوێرکانە؟ هەر ئەو گرێکوێرکانەشن کە تۆ ئەتوانی هەڵسەنگاندن دووبارە لەسەر حیزبەکان بکەیتەوە. چێ بەشدارە؟ چێ ئەم حاڵەتە دروست ئەکا و چێ درێژە بەم حاڵەتەدا و بۆچی؟ هۆیەکەشی چییە؟ ئایا هۆیەکە هۆی اقتصادیە لایەنێک بیەوێ با بڵین بە شێوازێک ئیسفادە لە بار و زروفێکی ناهەمواری هەرێمی کوردستان بکە لە ڕووی ئابوووریەکەیەوە و لە ڕووی داراییەکەیەوە و لە ڕووی سامانە سروشتیەکانی ئەم هەرێمەوە؟ ئایا ئەوان دووبارە ئەوەی کە جەناب دەڵێ ئاوە غرورێکی سیاسیە کە حیزبێکە بێت لە حیزبەکان خۆی بەبرا گەورە بزانێت و خەڵکی تر بەبرا بچووک بزانێ و ئیتر ئەوە قوبوڵ نەکا، حتا یەکسانیش قوبوڵ نەکا، هاوشانیش قوبوڵ نەکا، بەڵکو و ئیلا هەر دەبێت لە سەرەوە تەماشای دنیا بکە. ئەم غرورەش ئایا ئەمە ئەو غرورەیە کە ئەم کێشانە دروستەکە لە هەمان کاتە لە لایەکی تریشەوە ئەتوانین بڵین ئایا سیاست و بڕیاردانەکان بەسراونەتەوە بە شوێنی ترەوە کە نەتوانێت مەسەن لایەنێک لەو لایەنانە لە بڕیارەکان مستەقل بێ بیەوێ بڕیاری مستەقل بدا بەڵام بۆ خۆی نیەتی باش بێ و بیەوێ بڕیاری سەر بە خۆ بدات و بەڵام نەهێڵن کێشەی بۆ دروستکەن. ئەمانە هەموو چەند هینێکە چەند ئۆپشنێکە دەکرێت ئێمە پێوانەی لەسەر بکەین بۆ حیزبەکان لە هەرێمی کوردستان. باش کاکە بێستون دەزانیت کە ئێمە لە بەردەم پرسێکی چارە نووسازی وەک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داین و لە ئێستادا بەداخەوە ئەگەر لە نزیکترین کاتدا سەرۆکایەتی هەرێم وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردن دیارینەکە ڕەنگە بکەوینە بۆ شایەکی یاسایی گەورە و ئەگەرچی کەوتوین بەڵام ڕەنگە خراپتر بکەوین لە دوای پەرلەمانیش مەترسی لەسەر یاسایی بوونی حکوومەت هەرێمی کوردستانیش دروست بێ. بە بڕوای تۆ لەسەر تێڕوانینی خەڵک بۆ سەرجەم و کێشانی کە باست کرد و ئەوانەی سەبەبکاری و گرێک شۆرانن، هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەتوانێت گۆڕانکاری لە نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بکە؟ بەڵێ من ڕەئی جەماوەر زۆر گرنگە خۆتەزانی ئەو خەڵکانی کە پەرلەمان دروستەکە جەماوەرە، جەماوەر پەرلەمان دروستەکە، یعنی جەماوەرە ئەندامانی پەرلەمان هەڵە بژێرێ و ئەیان نێرێ بۆ پەرلەمان و ڕەئی جەماوەرە لە بازاڕی سیاسیدا کە بڕیار ئەدا کێ بەهای چەند بەرزە و کێ بەهای کەمترە. من وای ئەبینم ڕۆژ لە دوای ڕۆژ یان ئەتوانین بڵین کارەسات دوای کارەسات جا کارەساتەکان کارەساتی اقتصادی و موچەیی بن یان مەسەلەن کارەساتی ئیستیغلالکردنی بار و دۆخی سیاسی و تۆر هەڵدانی دیموکراتیەت بن. ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ڕێی خەڵک، یعنی خەڵکە تا دێت زیاتر تێدەگات. مەسەلەن تۆ بڵی یعنی خەڵک لەوە تێنەگا کە لە هەرێمی کوردستانە لە منتیقەیەک بۆ منتیقەیەک چ جیاوازیەک هەیە لە هەموو ڕوویەکانەوە، هەر هیچ دەبێت لە ڕووی ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ و پارێزگاریکردن لە ئەمنی کەسی کەسەکان لە ماڵەکانی خۆیاندا. ئایا جیاوازی نییە لە بینی شوێنێک بۆ شوێنێکی تر؟ ئەو جیاوازیانە من نایڵم بەڵام خەڵک گێڵێ
ئەوە من لێرە لە تەلەڤیزیۆن و هیچ ناڵم بەڵام خەڵک خۆی زانێ خەڵک دەزانێت کێ هۆکارە لە پەرخستنی گەورەترین دامەزراوەی یاسادانان بەتەکیید خەڵک ئەمانە وردە خەڵک ئەمانە ئەزانێ ڕاستە لە ناو لەوانەیە مەسەلەن لە ناو خەڵکە چینێک هەبێ یان مەسەلەن توێژێک هەبێ یان با بڵین گروپێکە بێ کە بڕیاری خۆی داوە نەگۆڕێ مەسن بڕیاری خۆی داوە نەگۆڕێ ئەگەر کوتەکیش بەسەریابەی ئەو پێی وایە کوتەکێکی مقدسە خۆ خەڵکیش لەو بابەتانەش لەوانەیە هەبێ بەڵام ئەوە زۆر کەمە خەڵکەکە ئێستا بەرەو کرانەوە بەرەو تێگەیشتن ئەڕوە یعنی حتا مەسەلەن ئەوانەی کە تا دوێنێ قەنەعەتێکی دیاریکراویان هەبووە بەنابەر بە حیزبێکی دیاریکراو ئەمڕۆ قەنەعەتەکانیان گۆڕیوە و قەنەعەتەکانیان ژیان پێی گۆڕیون یعنی هەر هیچ شتێک موقیفت پێ نەگۆڕێ نان و گیرفان موقیفت پێ گۆڕێتەوە بەسکی برسیەوە بۆ بشزانی چێ برسیت ئەکا ئایا هەر دیفاعی لەیەکی هەر لەگەڵ ئەبی نابەتەکید یعنی ئەم کێشانە لە هەرێمی کوردستانە وردە خەریکە لە ناو جەماوەری خەڵکە گەڵاڵە ئەبێت لە مێشکی خەڵکە گەڵاڵە بۆ خەڵکەکە تێئەگا و من دڵنیام لە نەتیجەی کۆتاییە مووقیفی خەڵک دەرەکەوێ گۆڕانکاری ئەبێ من ناڵێم گۆڕانکاری زۆر گەورەی وا ئەبێ ئیتر کاریگەریەکی زۆر بەقوەتی ببێ بەڵام گۆڕانکاری ئەبێ کاریگەریشی ئەبێ ئەگەر کاریگەریەکە زۆر بەقوەتیش نەبێ بەڵام لە هەمان کاتیشە خۆتۆ ئەبێ بیر لەوەش بکەیتەوە بەڕێوەبردننی ئەم هەرێمە بەڕێوەبردننی سیاسەتمەدارانی یەکەمین بڕیاردەر یان بڕیاردەری یەکەمە دەسەڵاتداری یەکەم ئایا ناجح بوون ئەوانە لە بڕیارداندا و ئایا ئەو خەڵکانەی ترکە لەگەڵیاندا ئیشی کردووە ئایا ڕازین ئەوانیان باشە بەڵام ئەو خەڵکانەی کە ئیش لەگەڵ ئەوانە ئەکەن ئایا لە ئەدای ئەوان ڕازین مەسەن تۆ بنمونە لە تیمی حکومی یەکێتی نیشتیمانی کوردستان پرسە لە حکومەدا ئایا تیمی یەکێتی ڕازیە لە ئەدای ئەو برادرانەی کە سیاسەتی ئەم هەرێمەیان بەدەستەوە خۆ بلەوان بپرسین ئەگەر ئەوانش ڕازی بوون لە ئەدای ئەو برادرانە مانای وایە سیاسەتێکی باش چۆ بڕێەوە بۆ مانای وایە لەگەڵ خەڵکیشا یەک ڕێیان هەیە یەک بیر و بۆچوونیان بەڵام ئێمە تەماشاکە ئەبینین کە کەس لە ئەدای بەڕێوەبردننی لە ئەدای سیاسی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە ئەکسەریەتی خەڵک وردە ناڕازیە کەواتە ئەبێ ئەمە بگۆڕدرێ ئەم شێوازە بێ بگۆڕدرێ بەڵام لە دوای چی ئێستا ناتوانانی لە دوای ئەوە کە پەرلەمانی کوردستان هەڵە بژێردێتەوە و لە دوای ئەوە بیر مناقەشەی دروستکردنەوەی حکومەتی نوێ دەکرێت ئەو کاتە بە دەردی عەرەبیش دەڵێ لە کولی حادیث حەدیث ئەو کاتە مناقەشە لەسەرەوەژەکی باش کەواتە دوا پرسیار بە کورتیانی لە ماوەکانی ڕابردوو ژەکەرسیتمان کرد بەیانی هەندێک جار هەبوو هێزی سیاسی نوێ هاتوونەتە پێشەوە خەڵک ئەزمۆنی کردوون و متمانەشی پێداون بەڵام دوجار لە ئاسی متمانی خەڵکدا نەبوون یان هێزی ئەو گۆڕانکاری چاکسازیان نەبوو کە پێویستە بکرێەوە ڕەنگە بۆم هەڵبژاردنەش بە هەمان شێوە ئەزمۆنی تازە هەبێ ئەوەی کە گرنگە ینی دەبێت چۆن هاوڵاتیانانی خوێندنەوە بۆ ڕابردووی سیاسی ئەم لایەنانە بکەن بۆی بڕیار لەسەرەوە بدەن کە ئەم جارە کێ دەتوانێت گۆڕانکاری و چاکسازی ڕیشەی گەورە بکاوە ئەو جیاوازیانە نەهێڵێت کە جەنابەت باست کرد بەڵێ لە هەموو دنیادا بە میلەتەکەی ئێمەشەوە لە کاتی پرۆسەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنە یاساییەکان کە بریتین لە ئەنجومەنی پەرلەمان و مەسەلەن ئەنجومەنی محافەزات و ئەنجومەنی بەلەدیات و ئەوانە لە دنیادا هەیە خەڵک دائیمەن بە دوو شێوازە متەئەسیرە بێ ڕاگەاندنەکان بەتەئکید کاریگەری زۆری هەیە متەئەسیربوونی خەڵک دوو ڕێچکەی ئەساسیە یعنی دوو ئەتوانین بڵێن لە دوو شوێنی ئەساسی وەکی چانەوەیە کە قەناعەت بە خەڵک بکەی ئەوەی کە تۆ ئێڵی هەرچی ئەڵی قسەکان ڕاستە بەبێ ئەوەی کە کردەوەیەکت هەبێ ئەمە لایەنێکە لە لایەنەکان کە هەندێک جار هەندێک لە حیزبەکان دەستن ناو فکری خەڵکەوە بەبێ ئەوەی هیچیان بۆ خەڵک کردبێ و یان ئەگە کردبێتیشیان شتی خراپیشان بۆ خەڵک کردووە بەڵام لە لای ترەوە بەهۆی ڕاگەاندن و بەهۆی هەندێک ئەسبابی ترەوە داخلی فکری خەڵکە بێ ئەمە لایەنێکە کە کاریگەری دروستەکە لایەنێکی تریش مەیدانە عەمەلیەکە ئەوەی کە خەڵک خۆی بە چاوی خۆی چی ئەبینێ یعنی هیچ شتێک بەقەدەر ئەوە گرنگ نییە کە خەڵک کە ئینسانەکان بە چاوی خۆیان شتێک ئەبینن یعنی چەند باسی بە باسکردن و بە نەزەری چەند باسی ئاگر بکەی چەند باسی پشکۆ بکەی
کە بۆ منی باسکەی چەند ئەسووتێنێ بەوە نابێت کە خۆم پەنجەم بەر پشکۆکە بکەوێت ینی پەنجەی خۆم پسووتێ بە فعلی باگر لەبەر ئەوە خەڵکیش وایە ینی خەڵکیش بەڵام ئێستا ئەکسەرێتی خەڵکەکە لەم لایەنەوە بیرەکاتەوە لەلایەنی پراکتیکەکەەوە لەلایەنی تەجروبەیەکەوە ینی کە تەجروبەی کردووە بە خۆی بە دەستی خۆی تەجروبەی کردووە شێوازی بەڕێوەبردننی ئەم وڵاتە و ئەژانەی چێ ئەیکا چه حیزبێک زیاتر بۆتە هۆی کاریگەری و چ کەسێکیش لە ناو حیزبەکانە لەوانەیە ئەوش کاریگەری هەبێ مەسەلەن مەرج نییە حیزبێکی دیاریکرا و وەکو هەموو حیزبەکە تۆ تاوانبارکەی لەوانەیە چەند کەسانێک لە ناو ئەو حیزبە ئەوانیش وایان کردی بێ کە جەماوەری خەڵکەکە یا دەستی جەماوەری خەڵکەکان بە پشکۆدا چزان بێ تر خەڵک لەو دوو ڕێگەیەوە هەڵوێستی خۆی دیاریەکە بەڵام من بەڕێی من بێ بەڕێی من وڵاتەکەی ئێمە هەرێمی کوردستان لەوە تێپەڕیوە کە تەنها بە دیعایە و تەنها بە ڕاگەاندنەکەی گۆبڵزی هیتلەر هی زمانی هیتلەریەکان بەو شوازی ڕاگەاندنە خەڵک زۆر متەئەسیر بێ کەمایەتێکی کەم بۆ متەئەسیر بێ خەڵک ئێستا بە پراکتیکە کەشتی بینیوە لەبەرەوە کاتێ بە پراکتیکی بینی ڕێی ساغی ئەبێ ڕێیەکی ئەبێ کە هیچ تێکاری تێناکەەوە ناگۆڕێ سپاس بۆ بێستون سەبەرەوەی مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ سەرنجەکانە سپاس بۆ ئێوەش خێر بیت سپاس بە ڕێزان کە تا سەبینەری پانۆراما بوون هەر شاد بن